بە بڕیاری حکوومەتی چین شاری وۆهان کاژماری دانیشتوانی 11 ملیۆن کەسە لەگەڵ 16 گەورە شاری تری ویلایەتی هۆبی لە تەواوی شار و ویلایەتەکانی تریە وڵاتە دابڕێنراون. ئەمەش بۆ ڕێگری لە تەشەنەکردنی زیاتری ڤایرۆسی کۆرۆنا. بەڵام دانیشتوانی ئەم گوندە بەدەر لە ڕێنماییەکانی حکوومەت بۆ خۆپاراستن خۆیان لە نێو گوندەکەیاندا گەمارۆداوە، سەرجەم ڕێگاکانی هاتن و ڕۆشتنیان داخستووە. کەس نەدەتوانێت لە گوندەکە دەربچێت و نەکەسێکی نوێ دەتوانێت سەردانیان بکات. ئەمە زۆر گرنگ و پێویستە، چونکە ناکرێت ڕێگە بدەین بە هاتنە ناوەی کەسێکی بێگانە بۆ گوندەکەمان کە نازانین لەکوێوە هاتووە. خەڵکی ئەم گوندە بەردەوام لە پەیوەندیدان لەگەڵ ناوچەکانی تر. ئەگەر بە هۆشیاری و مامەڵان نەکەین، توشبوونی یەک کەس دێرە دەبێتە هۆی لە ناوچوونی تەواوی گوندەکەمان. ترس و بێدەنگی تەواوی کۆڵان و شەخامەکانی گوندەکەی داپۆشیوە و هیچ جوڵەیەکی ئەوتۆ بەدی ناکرێت. ژیانی ئەم گوندە نیشاندەری ئەو دۆخە ڕاستەقینەیە کە ئێستا تەواوی چین بەخۆیەوە دەبینێت لا ترس و دڵە ڕاوچە و بێدەنگی. لە دەواازەی گوندەکە چەند کەسێک وەستاون چاودێری ڕێگاکان دەکەن، ڕێگە نادەن نە ئۆتۆمبیل نە سەرنشینی پیادا لە گوندەکەیان نزیک ببنەوە. ئێمە ئەم گەمارۆیەمان خستۆتە سەر خۆمان لە پێناو پاراستنی ژیانی دانیشتوانی گوندەکەمان. بەڕوونی و بە ئاشکرا بەو سەرنشین و شۆفێرانە دەڵێین کە لە ڕێگای دوورەوە هاتوون کە ناتوانن بچنە نێو گوندەکەمان. هیواخوازیشین ئەم خۆپارێزیە ببێتە مایەی پاراستنی ژیانی دانیشتوانی گوندەکەمان، هاوکات یارمەتی وڵاتەکەمان بدات. هاوڵاتیانی ئەم گوندە دقیقە و سەعات بەڕێ دەکەن تا حکوومەت و دەستگا تەندروستیەکان هەواڵی دڵخۆشکەر لەباری دۆزینەوەی ڤاکسینی تایبەت دژی ڤایرۆسەکە و کۆنتڕۆڵکردنی ڕادەگەێنن، بەڵام تا ئەو کاتە ناچارن بۆ پاراستنی گیانی خۆیان بەم شێوەیە درێژە بە ژیانیان بدەن. ئێستا سەری ساڵی تایبەتی ئێمە کە بە سەری ساڵی مانگی دەناسرێت، بەڵام ئەم ساڵ بەهۆی ڤایرۆسەکەەوە خەڵکی لە ئەنجامدانی گەشتەکانیان وەستاون. زۆرینیان لە ماڵەکانیان دانیشتون و هەست بە نیگەرانی دەکەن. ئەمە جاری دووەمە چین دووچاری بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دەبێتەوە. جاری یەکەم ساڵی 2003 بوو کە 850 کەسی کوشت، بەڵام ئەم جۆرەیان وەک دەوترێت جۆرێکی نوێیە و مەترسیشی زیاترە.